دەنگی ئەمریکا ئەم کاتتان باش ئەمڕۆ لە زانکۆی جۆرج مەیسن لە ویلایەتی ڤەرجینیای نێزیک واشنگتن و بوون بە میوانی پرۆفسۆرێکی گەنجی کورد داکتەر سینا ئەحمەدیە کە تایبەتمەندە لە بواری تەکنۆلۆژیای زمان یان بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە زماندا یان زمان لە تەکنۆلۆژیادا و بۆ ئەوەی بزانین چۆن بەکاردێتن. دکتۆر سینا زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. دەمویست پێشەم و شتێک باسی ئەم بوارم بۆ بکەی و باسی خۆتم بۆ بکەی چۆن بوویتە پسپۆر لەم بوارەدا. زۆر بەخێر بێن بۆ زانکۆی جۆرج مەیسن. ئەمن توێژەر و مامۆستای زانکۆم لە زانکۆی جۆرج مەیسن لە ڤیرجینیادا. پسپۆڕایەتیشم لەسەر باسی تەکنۆلۆژیای زمانە وەکو هیوایەتی کەسی خۆشم وەکو کوردێک پێم خۆشە تەکنۆلۆژیای زمان بەردەست بێ و پەرەی پێ بدەم بۆ زمانی کوردی. سەرەتای ئەشنایم لەگەڵ بوارەکەیدا هەڵدەگەڕێتەوە بۆ سەردەمی بەکەلۆریوسم کە لەبەرەوە زمانم پێخۆش بوو بەگشتی سەرسامی زمانەکان بووم و فرەڕەنگی زمانەکانی دنیا و بە تایبەت کوردی و پسپۆڕایەتیشم لە بواری زانستی کۆمپیوتەردا بوو بە هەوێنی ئەوەی کە پەرەی پێ بدەم لە خوێندنی باڵامدا پاش ئەوەی کە بەکەلۆریوس و ماستەر و دکتۆرا و ئەو بوارانە کە لەسەر ئەو بوارەیدا پسپۆڕایەتی وەرگرم و پتر لە 10 ساڵیشە لەسەر پەرەپێدانی تەکنۆلۆژیای زمان بۆ کوردی چالاکیم هەیە. دکتۆر سینا حەزم دەکرد باسی ڕۆڵی تەکنۆلۆژیا بۆ زمان بۆ بکەی لە جیهانی ئەمڕۆدا کە تەکنۆلۆژیا بە شێوەیەک پێشکەوتووە کە کەس ناتوانێت بێیک بەکارهێنانی تەکنۆلۆژیا بژیتن. باشە بزانین کە زۆرتر لە 7000 زمان لە دنیادا قسەی پێ دەکرێن. بەشێکی زۆری ئەم زمانانە یان نانووسرێن یان بە 10 کەسان قسەی پێ دەکرێت، یعنی تەنانەت بە میلیۆنان قسەی پێ ناکرێت وەکو زمانی کوردی. بابەتێکە لە ئەو ڕۆی دنیادا زۆر گرنگە ئەوەیە کە بەکارهێنانی تەکنۆلۆژی زمان لەبەرەوە بۆتە بەشێکی زۆر گرنگی ژیانی هەموو کەسێک. ئێستا هەموو کەسێک سمارتفۆنی هەیە، دەچێت سەر ئینتەرنێت چاودێشت دەکات، لەسەر گوگل بەکاردێنێ، ویکیپیدیا بەکاردێنێ. ئەوە دەبێت بەهۆیە کە تەکنۆلۆژیا ڕۆڵێکی زۆر گرنگی لە بۆ پاراستنی زمانەکان هەیە. بۆیە وەکو خاڵێکی گرنگ بۆ ئەوەی کە بەرەنگاری مەرجی زمان بین کە زمانێک لە نێو نەچێ، ئەوەیە کە تەکنۆلۆژیای بۆ بەردەست بێت کە ئاخێوەرانی بتانن بەکاری بێنن بۆ زمانەکەیان. دکتۆر سینا حەزم دەکرد باسی ئەو مەشینانە ئەو تەکنۆلۆژیای کە باکاردن بۆ زمانەکان بکەین و خۆمان دەزانین بۆ نمونە لە زمانی کوردیدا ئێمە گوگل ترانزلیتمان هەیە، هەندێ ئەپلیکیشن هەیە کە بە کوردی وەڵام دەداتەوە. بۆ نمونە دەتوانین باسی وەرگێڕانی زمان بکەین کەچی لە زمانی کوردیدا وەڵامی ڕاست و درست پێ نادا. بۆ هۆکارێک ئێستا بە خۆشحاڵیەوە لە 10 ساڵی ڕابردوودا دەستمان پێ کردووە بۆ کوردی کاری زۆرتر کراوە، بەڵام بەگشتی کێشەیە کە لە بۆ تەکنۆلۆژی زمان هەیە، واتە بەکارهێنانی کۆمپیوتەر بۆ پرۆسسکردنی زمان، ئەوەیە کە پێداویستێکی یەکجار زۆرمان بە پێدراوەی زمان هەیە، سەرچاوەی زمان هەیە، کە ئەوەش هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاخێوەرانی زمانەکە بەکاربێنن لەسەر بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. هەتا چ ڕادێک خەڵک کۆمنت بە کوردی دەکات، هەتا چ ڕادێک خەڵک تویت بە کوردی دەکات. ئەوانە هەر هەمووی دەبێت بەهۆیە کە زمانێک سەرچاوی بۆ زۆر بێ یا بۆ کەم بێ و لە کۆتاییدا دەبێت بەهۆیە کە ئەو کۆمپانیایانە کە زۆر سەرسامی زمانن وەکو گوگل وەکو مایکرۆسافت کە بۆ بیزنسی خۆیان پێداویستیان بە تەکنۆلۆژی زمانە، ئەوە دەبێت بەهۆیەوەی کە ئەوانیش بتوانن زمانەکە ڕەچاو بگرن لەبەرەوە پێدراوەی بۆ زۆرن. بۆیە هۆکاری ئەوەی کە ئەو بوارە بۆ کوردی هێستا فەریکە تا ڕادەیەک هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەرچاوی بۆ کەمن بەداخەوە. دکتۆر سینا باسی بابەتێکی تری زۆر گرنگ بکەین و بوارێکی تری ئەو زمانی تەکنۆلۆژیای زمان بکەین، ئەویش ژیری دەستکردە. یعنی حەزم دەکرد بزانم چییە و لە ژیانی ئەمڕۆدا چەند کاریگەرە. ژیری دەستکرد ئێستا لە ئەو ڕۆکانێ لە ژیانی هەر هەموماندا هەیە، هەر لەو پرسیارانە کە دەیکەن لەسەر گوگل هەتا هەڵەگری ڕێنووسان هەتا ڕادەیەک باسی ژیری دەستکردی تێدایە، هەرچەند پێداویستی بە زانیاری زمانەوانی هەر هەیە، بەڵام بەگشتی بوارێکە کە وێ دەچێت داهاتوومان بەستراو بێ بە باسی
ژیری دەستکردەوە لەبەرەوە زۆر ئەرک و ئەمەک لە ژیانی ڕۆماندا ئاسان دەکاتەوە بۆیە قازانجی زۆرەکەەوە بێ بەکاردێ لە ئەو ڕێژیان. نمونەیەکی ئەوەی کە ژیانی یەکێک لێکۆڵینەرێک یان قوتابیەک یان کەسێکی عادی بەکاری بێنێتن. ئێستا هەر بۆ نمونە لە بەکارهێنانی لە بواری تەکنۆلۆژیای زماندا پێشکەوتنی زۆر لە بواری مۆدلی زمان هەیە شتێکە بۆ ئێمەی لێکۆڵێنەر جێگای خۆشحاڵیە کە خەڵک بوارەکە دەناسێ لەبەرەوەی بە چات جیبیتی بۆ نمونە کە مۆدلێکی زمانە ئەوانە زۆر ئێستا دەنگی داوەتەوە و خەڵک زۆری بەکاردێنێ ئەوە زۆر بابەت لە ژیانی ئەوڕۆی مرۆڤدا ئاسان دەکاتەوە بۆ نمونە نووسینی نامە یان نووسینی ئیمەیل یان نووسینی پەیامێک هەر شتێک کە بێتان خۆشە وتارێک دەتانەوێت بنووسن ژیری دەستکرد بە لەسەر زانیاری زمانەوانی و دەقی زمانەوانی دەتوانێت بەرهەمێک بە بەکارهێنەر بدا کە ئیشی بۆ ئاسان بکاتەوە. وەکو باست کرد کە بابەتی چات GBT ئێستا کە شتێکی زۆر نوێیە وا کێشەی لەسەرە یان ناکۆکی لەسرە بۆچوونی جیا هەیە لەسەرە تا چەندی ئەمە دەتوانێت خزمەت بکاتن و ئایا ڕاستە ئەم بەکارهێنانی ئەم ئەپلیکیشنەوەکو دەڵێن؟ چات GBT پێڵێ مۆدلی زمان مۆدلێکی ئاماریە کە پشت بە نیورال نێتوەرکسەوە دەبەستێ کە بابەتێکە لە ژیری دەستکردنا کە دەقێکی یەکجار زۆر لەسەر ئینتەرنێت کۆ دەکاتەوە و لەسەر و دەقانە مۆدلێک ساز دەکا ئەو مۆدلە بیلیۆن یا میلیارد پارامتری تێدایە کە ئەو مۆدلە فێر دەبێ کە مرۆڤ چۆن وشەیەک بەکاردێنێ ڕستەیەک بەکاردێنێ کاتێککە پرامتێکی دەدەنێ واتە پرسیارێکی دەدەنێ فێر دەبێ بە پێ ئەو شتانە کە پێشتر دیوینن فێر دەبێت کە بۆ ئەو پرسیارە ئەو وەڵامە گونجاوە یا بۆ ئەو شتەکە بەکارهێنەر داوای کردووە دەتوانین ئەو شتەی بدەینێ کەوا بێ چات GBT یا مۆدلی زمان شتێکی بۆ مەکە لەو بارەیدا کاری دەکەین شتێکی زۆر سەرسوڕهێنەر نییە بەڵام خەڵک لەبەرەوە دەیبینێ بەکارهێنانەکەی ڕەنگی داوەتەوە و زۆر جێگای خۆشحاڵیشە بۆ ئێمە کە خەڵک بواری تەکنۆلۆژیای زمان بناسن. یعنی دەتوانم بڵێم بۆ نمونە ئەگەر من ئێستا دەمویست شتێک بزانم لەسەر ئەم بابەتە بە ئاسانی شتەکەم پێدەداتم لە چەند چرکەیەکە بێ ئەوەی من مێشکی خۆم ماندووکەم یان کاتی زۆری پێبێت. باشە ئەمە ڕاستە؟ وایە دەکرێت. من باسی ڕاستی بەکارهێنانی ئەو لە ڕووی ئەخلاقیەوە دەکەم ئایا ڕاستە یاننا؟ بەڵێ لەباری ئەخلاقیەوە پێم وابێ هەموو تەکنۆلۆژیای کە لە سەرەتا دێتە ئاراوە باسی قازانج و زەرەرەکانی هەیە بۆیە بابەتێک هەیە ئێستا ئێمە دەزانین بۆ نمونە مۆدلی زمان دەتوانێت لایەنگری تێدا هەبێ بایاسی تێدا هەبێ بایاسەکەش بۆ خۆی ساز نەکردو لە دەقەکەی دیوە دەقێکە فێری بووە لەسەر و دەقێکە فێر کراوە بایاسی تێدا بووە ئەوە دەبێت بەهۆی کە مۆدلەکە وەڵامێکە دەیداتەوە وەڵامێکی گونجاو نییە یا وەڵامێکە دەیتاتەوە مەترسی ساز دەکات بۆ هەندێک خەڵک یا بۆ هەندێک ڕەگەز ئەو شتانەکە ئەوڕۆکانی زۆر زۆر باسی لێ دەکرێت بۆیە پێم وایە بەکات دەردەکەوێت هەتا چ ڕادەیەک ئەو شتانە قازانجیان زۆر و کۆمەلگاش ڕادێ بەکارهێنانی بۆ بیرەوەری خۆتان سەردەمێکە گوگڵ هاتە دەرێ و بە بەربڵاوی خەڵک دەتوانی کەڵکی لێ وەرگێ هەر لە بواری لێکۆڵینەوەدا هەندێک زانستەوان دەیانکوتەوە زۆر مەترسێکی گەورەیە بۆ زانست لەبەرەوە هەموو شتێکە بگرن ناڕاستیش بێ بەردەستی خەڵکە خەڵک چاوی لێ دەکا و ڕەنگە فێری هەڵەی شتی هەڵە بێ وانە بۆیە ئەو بابەتانە بە کات پێم وایە خۆیان دەگونجێنن لە کۆمەڵگادا مادەم هەیە و کەوتووە نەوتە تەکنۆلۆژیا کەس ناتوانێت ڕێگالێ بگرێت دەتوانن ئێستا باسەیەکە ڕێگای پێ نەدەن پێم وایە ڕێگرتن چارەسەر نییە پێم وایە ڕێکردن وەکەوەیە کە پرسیارەکە ڕەش بکەینەوە هەتا ڕادەیەک ڕەنگە پێویستمان بەوە بێت کە مۆدلەکان باشتر فێر بن یان هەندێک لەو شتانە کە مەترسی ساز دەکات بۆ کۆمەڵگا وەکو توزانم سازکردنی شتێکە بۆ کۆمەڵگا ئازاری هەیە هەتا ڕادێک دەتوانین چاودێریمان لەسەریدا هەبێت تا ڕادەیەکی گونجاوە وژنە ئەوەی کە هەموو شتێک
ببێ بە لایەنگری کەسایەتیەک یان بیر و بۆچوونێک بۆیە ئەو شتا پێم وایە بە کات خۆی دەگونجێنێ. دکتۆر سینا حەسن دەکرد باسی داهاتووی زمانی کوردی بوومان بکەیت و لە ڕۆژێکە کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە بەکارهێنانی گۆڕاوە ینی حەز دەکرد بزانین داهاتووی زمانەکەمان چۆن دەبێت. ئەمە وەکو هیوایەتی کەسی خۆم زۆرم پێخۆشە کە کوردی زۆر بەردەست بێ لە بۆ تەکنۆلۆژیا و زۆرم پێخۆشە کە ئاخێوەرانی کوردی بتوانن تەکنۆلۆژیە بەکاربێنن. بەکارهێنانی تەکنۆلۆژیا تەنیاوە نییە کە تەکنۆلۆژیە سرویسێک بەنگۆ بدا ینی خزمەتێک تام بکە باسیەوەیە کە بە کوردی بنووسن. ئەو زۆر شتێکی سەرەتاییە هەر کەسێک کە بە کوردی قسە دەکات بە کوردیش بنووسێ. ئەگەر کۆمنت دەکەن بە کوردی کۆمنتەکە بکەن. ئەگەر لەسەر گوگڵ پرسیارێکدانەیە با بە کوردی بیکەن بۆ بە عەرەبی یا بە فارسی یا بە تورکی دەکەن. ئەو بابەتێکە شتێکی دیکەش کە هەیە پێم وایە داهاتوو ڕوونە بۆ کوردی ئاسۆ ڕوونە و بابەتێک کە پێم وایە بۆ کوردی دەبێت زۆر ڕەچاو بگیر درێ ئەوەیە کە کوردی زمانێکە کە بڵێن زنجیرە زمان یا زنجیرە بنزارەوەی پێ بڵێن کە پێک نەهاتووە لە یەک زمان یا دوو زمان. زۆر جەختمان لەسەرەوەیە کە کوردی ستاندارد بکەین کە شتێکی ڕەوایە پێمان خۆشە کە کوردی ستاندارد بکرێ بەڵام نابێ بۆشمان بیر بچێتەوە کە کوردی بنزارەوەی بۆ زۆرن. گەر دەچنە سلێمانی بە شێوازە قسە دەکەن دەستنە کۆیە بە شێوازێک دەستنە سنە بە شێوازێک دەستنە مەهاباد هەر بەو شێوەیە لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستانە بەم شێوەیە بۆیە پێویستە کە لە داهاتووی زمانەکەدا لە بۆ تەکنۆلۆژی ئەوەش ڕەچاو بگیر درێ کە کوردی بنزاراوەی زۆرن و هەر بەو ئەندازەیە کە دەتوانین بۆ نمونە وەرجێڕانی مەکینە یا ماشێنمان هەبێ بۆ کوردی و فۆرمی ستانداردی بۆ بنزاراوەکانیش هەمان بێ کە کەس هەستی ئەوەی نەبێت کە تەکنۆلۆژیە ناتوانێت بۆ زمانەکەی سوودی هەبێت. بێجگەلەوەی کە وەکو باسمان کرد کە گوگڵ هەیە یان وەرگێڕانی زمان هەیە بۆ زمانی کوردی ئەم ئاپانە چیتریان کردووە بۆ زمانی کوردی کە کوردەکان دەتوانن بەکاریان بێنن. بەڵێ ئێستا بۆ کوردی پارەکە گوگڵ ترانسلیت کوردی زیاد کردووە. مایکرۆسافتیش کوردی هەیە بۆ کورمانجی بۆ سۆرانی دیسانەوە گوگڵیشە بەو شێوەیە. ئەمنیش وەکو خۆم بەردەوامم لە نووسینی وتار و توێژینەوەدا هەر لێرە لە شتێکی سیر بێ ڕەنگە بۆ بیسەران و بینەراتان کە لە زانکۆی ڤیرجینیا لە زانکۆی جۆرج مەیسن لە ڤیرجینیا خەریکین لەسەر کوردی کە بە سەدان هەزار کیلومتر دوورین دەیان هەزار کیلومتر دوورین بەڵام بەردەوامین لەسەرەوەی کە لەسەر زمانی کوردی و گەشەپێدانی زمانی کوردیدا ئیش بکەین. ئەومن پێم وایە لە هەندێک لە ئەپلیکیشنەکانی بۆیە کە بۆ خۆم کردو من بۆ نمونە لەسەر دیتنەوەی هەستی دەقی شتێک بە کۆمپیوتەر دەدەی پێتان دەڵێ ئەو دەقا ناڕەحەتە یا خۆشحاڵە یا چۆنەیان وەرجێڕانی دیسانەوە ماشێن کە دەقێکی دەدەنێ بۆتان وەردەجێڕێتەوە سەر زمانی ئینگلیسی بۆ نمونە یان هەندێک پرۆسسکردنی سەرەتایی زمان وەکو دابڕینی وشە ئانالیزی مۆرفۆلۆژی زمانی کوردی و هاوکاتیش دەبەرەوە پێم وایە هیوام وایە کە خوێندکاری زۆرتر مامۆستای زۆرتر بە تایبەت ئەوانەی کە کوردن بێن لەسەر و بوارەی کار بکەن ئەگەر تێزێکیان هەیە بۆ دکتۆراکەیان یان بۆ قۆناغی ماستەریان با لەسەر کوردی بێ بۆ لەسەر شتێکی کە زۆر ئاکامێکی بەرچاوی هەیە خەڵک بەکاری دێنێ وانە بۆیە هیوام وایە ئێستش خولێکم ساز کردەوە خولی زمانەوانی کۆمپیوتەری کە بە کراوەی هەموو شتەکانە بە کراوەی داناون لەبەرەوە هیوام وایە بێ ئەوەی کە داوای پارە لە کەس بکەم یان لایسنس یا ئیجازەیەکی ئاستەنگی لەسەر نێم بۆی کە بەکارنێ هیوام وایە کە خەڵک زۆر بە کراوەی بەکاری بێنێ و تەکنۆلۆژیا لە توێژینەوەدا بە تایبەت پەرەی پێ بدە. ئێستا بە خۆشحاڵیەوە لەو چەند ساڵیدا کۆمەڵەیەکمان هەیە لە گەنجان کە پێیان خۆشە لە بوارەکەیدا کار بکەین و یەک دەناسین و بەردەوام لەسەریدا کاری دەکەین و هیوام وایە بۆ کوردی کاری زۆرتر بکرێ و خەڵکی زۆرتر ئاگاداری گرنگایەتی ئەو بوارە بن بۆ زمان کەمی نەگرن. باشە ئەتوانین نمونەیەک بۆ نمونە لە کۆتاییدا شتێکمان پێ بڵێ کە دەتوانین لەو بەڕێگای ئەو تەکنۆلۆژیایە
لە زمانی کوردیا شتێک بکرێن. ئێستا بۆ نمونە باسی وەرگێڕانی ماشێنیا ئۆتۆماتیک ئەوە شتێکی زۆر جوانیان بۆ کوردی شتێکە زۆر لە کوردبوونی خۆماندا هەیە و گونجاوە لە پێناسەی کوردیمان وێڕای باسی زمانمان باسی گۆرانی و هونەر و حەیران و ئەو بابەتانەیە بۆیە ژیری دەستکرد دەتوانێت ئەو شتانە ساز بکە ئەگەر پێویستمان بێ وەکو دەتوانین بەکاری بێنین بۆ ئەوەی کە بۆ نمونە گۆرانیمان بۆ ساز بکات وەکو ئەو شتانە بۆ زمانەکانی دیکە زۆر کراوە. داکتەر سینا ئەحمەدی توێژەر و لێکۆڵەنەر لە زانکۆی جۆرج مەیسن لێرە لە ویلایەتی ڤەرجینیا زۆر سوپاسی جنابت دەکەین. زۆر سوپاس. زۆر بەخێر بێت.